ئاوات عەلی. من ناوم ئاوات عەلیە، خەڵکی شاری سلێمانی. ساڵی 2014 بڕوانامەی ماجستێرم بەدەستهێنا لە بواری کارگەڕی کار و سەرکردایەتی نێودەوڵەتی لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی. لە ئێستاە وەک بەڕێوەبەری گشتی کەناڵی NRT کارەکەم. دایمە پرسیارێکم لا دروستە بوو، ئەموت بەڕێوەبەرەکان یان ئەوانەی سەرکردایەتی ئەەکەن چۆن ئەتوانن لە یەک کاتە 500 مۆزەفیان هەبێ 500 کارمەندیان هەبێ و هیچ کێشەیەکیشان نەبێ بتوانن بەڕێوەیان بەرن سەرکردایەتیان بکەن. پرسیارێکی سیر بوو لەلام. ئەو کاتی کە دەستم کرد بە خوێندنەکە ژمارەی ستافەکانی من کە کارمە کرد لە 9 کەس تێ ناپەڕی، بەس لە ئێستاە من 500 کەس بەڕێوا بم بە بێوەی کێشەم هەبێ. ئەو خوێندنەی لە ماوەی ئەو 2 ساڵەیە زۆر پرسیار کە لای من دروست بوو بۆ وەڵامی یامەوە بە تەواوەتی ژیانی منی گۆڕی. زۆر وەڵامی پرسیارە شاراوەکانم دەستکرد لە بواری کارگێڕی و سەرکردایەتیە. زۆر کەمتر بە بەراوردی ئەو بەڕێوەبەر و سەرکردانی کە ڕوبەڕووی کێشابنەوە ڕۆژانە، من کەمتر ڕوبەڕووی کێشابمەوە لەبەرەوەی بۆ هەر کێشەیە کە دروستە بێت خوێندنەکەم فێری کردوم کە چارەسەرێکم هەبێ بۆی و هەندێک کاتیش پێشەوەی کێشەکان دروست بێ من پلانم بۆ داناوە. بۆیە هەر کەسێکەوێ ئەگەر ژیانی خۆی بگۆڕێ لە کارەکەیە، من ئامۆژگاریەوە یەکەم کە لە زانکۆی ئەمریکی خوێندنی ماستە لە بواری کارگەڕی کارا بخوێن.